بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکاتن، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمانمرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە، و لەو حەڵقەیە دێمە سەر خاڵێکی زۆر گرنگ لەوەی کە بەختەوەری ڕاستەقینە لە ژیانی ئینسانی ئیماندار چییە. لە دەرسی ڕابردوو باسمان کرد، گوتمان بەختەوەری لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەک جیاوازە، لە نەفرێک بۆ نەفرێک جیاوازە، لە ڕەگەزێک بۆ ڕەگەزێک جیاوازە، هەتا لە ناو خانەوادەیەکیش ئەو خانەوادەیە لەوانەیە هەمان متتەفق نەبن لەسەر بەختەوەریەکان چ ئەولەویەت بەو شتانە بدەن کە ئینسان پێیانەوە بەختەوەر دەبێتن. بوونی ئەولەویەت لە ژیانی ئینسانیدا زۆر زۆر گرینگە. ئەولەویەت یعنی چی؟ یعنی ئەو شتانەی کە گرینگن ئینسان ڕیزیان کات. ئەو شتانەی کە گرینگن لە ژیانی ئینسانیدا ئینسان ڕیزیان کاتن، یەکەم، دووەم، سێیەم، چارەم، پێنجەم تا ئاخیری. یعنی چی؟ یعنی ئەگەر کۆمەڵە شتێک هەبن لە ژیانی ئینساندا بۆی کە ئینسان پێی بەختەوەر بێ، دەبێ بە تەدەڕوج بێت. بۆ نمونە پێنج شتت هەن، لەو پێنج شتانە دەبێ کامەیان لە هەمان زیاتر ئینسان بەختەوەرتر دەکا، دەبێ لەویەوە دەست پێ بکاتن. ئەوجا خاڵی دووەمە، خاڵی سێمە، خاڵی چارەمە، خاڵی پێنجەمە. گەورەترین بەختەوەری لە ژیانی ئینساندا ناسینی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە. ئەوە گەورەترین بەختەوەریە. ئینسان ئەگەر خوای ناسی بەختەوەر دەبێتن. بۆ لەبەرەوە بە تێڕوانینێکی تەندروست تەماشای دەوروبەری خۆی دەکات، تەماشای ژیان دەکات، تەماشای ئەقدار دەکات، تەماشای ڕزق دەکات، تەماشای ئەجەل دەکات، تەماشای نەخۆشیەکان دەکات. هەموو شتێکی لە چوارچێوەی وحی ئیلاهی معاملەی دەگەڵ دەکاتن. لەبەرەوەش تەماشەکەن پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بەختەوەرترین مەخلوقی سەر ڕووی زەوی بوون. شێلو نەبوون کە خەڵک شێلو بووە، ناڕحەت نەبوون کە خەڵک مەسەلەن برسی بوو کە لەگەڵەوان برسی بوون. ترس و خەوف و هەلە ڕووی تێ نەکردوون کە خەڵک ترساوە و خەڵک بێتاقەت و دوژمن دەوری لێداون. بۆ چونکە خوای پەروەردگاریان ناسیوە. تەماشەی هەندێک نمونەتان بۆ دێنمەوە. نوح عەلەیهی سەڵات وەسەلام ئەو هەموو گاڵتەی پێدەکرێتن، ئەو هەموو ئەزیەتە دەدرێتن، ئەو هەموو ناڕحەتی ڕووی تێدەکا، ناڕحەت دەکرێ، بەس خۆ شێلو ناکات. بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئاگای لێیەتی، و خوای پەروەردگار تەوزیهی پێدەدا، و خوای پەروەردگار ڕێنمایی دەکات. لوط عەلەیهی سەڵات وەسەلام بە هەمان شێوە، ساڕەح عەلەیهی سەڵات وەسەلام بە هەمان شێوە. هیچ پێغەمبەرێک بگرە لە ئەزیەت و ئازار و ناڕحەتی کردن کە قەومەکان ناڕحەتیان کردوون بێبەش نەبوون. موسا عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوەی کە وەحی بۆ بێتن، پێشەوەی کە خوا بناسێتن بەو ناسینەی کە کردیە پێغەمبەر، دەنا پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام پێشەوەی کە بشکرێنە پێغەمبەر فطرەتێکی پاکیان هەبووە و دوور بوون لە ئەو خەسڵەتە قێزەون و ناشیرنانەی کە
قەومەکەیان هەیە بۆ جا لە شرک و لە بتپەرستی و لە زینا و لە مەشروب و لەو شتانە بۆی کە سبەینێک کە خەڵک بانگ دەکا خەڵک نەڵێ کاکە توش دوێنێکە ئاوا بووی و ئاوا بووی و ئاوا بووی کاتێک کە بە شەقێک قبتیەک دەکوژێ ئاشکرا دەبێ ڕادەکات بۆی کە نەیکوژنەوە بەڵام کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەیکاتە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام و ئەمری پێدەکا کە بگەڕێتەوە کۆشتی فیرعەونی کە بە دوایدا دەگەڕان کە بیکوژن چ دەڵێ ئینی ئەخاف ئەن یەقتولون ئەمە ڕام کردو خوایە بچمەوە بەردەستیوان ئاوا بەسووک و ئاسانی دەمکوژن دی مەترسێ ئەمە لەگەڵ ئێوە داین ئیننی ئەسمع وەئەرا هەم دەبیسم هەندە شتان بینم ئەو ئیطمئنانیەتەی کە وەرگرت ترسەکەی کۆتایی پێهاتیانە کە ترسێکی فەتریە کۆتایی پێهات ڕۆیشتە وێن دەرێ بەڵام کاتێکە هەمان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام موسا کە دەچی بۆ فەتحی بەیت المەقدس ئەوانەی کە لە هەموو قۆناغ و مەرحەلەکان دەگەڵی دابوون تەماشا دەکەی دەگەڵی ناچن بەس خۆی و براکەی دەبینیتەوە اذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون بڕۆ خۆت و خواکەت جیهاد بکەن و جەنگ بکەن کەسی لەگەڵ ناچیتن بەڵام لە دوایوی لە سلسلەیوی لە دوایوی کە پێغەمبەرێک دێ لە بەنی ئیسرائیل هەموو قۆناغەکانی ئیبتیلا و تاقیکردنەوە خەڵکێک ساقیت دەبێ ئاخر قۆناغ و مەرحەلەکە ئاو خواردنەوەی کۆمەڵێک هەر سەر دەکەون بەڵام کە ڕوبەڕووی عەمالی قەودە سەڵاتداران دەوەستنەوە لە بەیت المەقدس ساقیت دەبن ئەوانیش فئەیەکی کەم کە خواناز بوون ئەوان ڕوبەڕوو دەبنەوە کە داودیشیان دەگەڵدایە عەلەیهی السەڵات وەسسەلام کە بەسەر زاڵ موستەمکاراندا زاڵ دەبن ئەوە هەمووی ئیحا و دەلالەتی چیە ناسینی خوایە ئەگەر ئینسان خوای ناسی هەموو شتێکی لە ئەهوەن دەبێتەوە هەموو شتێکی لە ئاسان دەبێتن پێغەمبەری ئێمە عەلەیهی السەڵات وەسسەلام زۆر جاریش باس کراوە بە ئاسمان کردووە مامەسەیان باسییان کردو خوا پاداشتیان داتەوە هەموو ڕێگاکانی خۆ پاراستنی گرتەبەر بۆ هیجرەتکردن بەڵام دوژمنان دەچنە سەر هەمان ئەو شکەوتەی کە پێغەمبەری تێدا عەلەیهی السەڵات وەسسەلام لەگەڵ ئیمامی ئەبوبەکر حتى ئیمامی ئەبوبەکر دەفەرمێی پێغەمبەری خوا هەر ئاوا بکەن دەمان بینن ئەها لێرانە مەعریفەت الله و ناسینی خوای پەروەردگار دەدرەوشێتەوە یا ئەبا بەکر ما ظنك باثنين الله ثالثهما گومانت چییە بە دوان کە خوای گەورە سێمیانە کە خوای گەورە ئین الله معنا خوای گەورە لەگەڵ ئێمەدایە موسا عەلەیهی السەڵات وەسسەلام کە بە ئەمری خوا بەنی ئیسرائیلی کۆ دەکاتەوە و هیجرەتیان پێ دەکات لە مەسر وە دەریان دەنێتن بەرەو فەڵەستین و بەرەو بەیت المەقدس و ئانە دەکەوێتە ڕێ لەسەر ڕووباری نیل فیرعەونیان پێ دەگات دەورەیان دەگرن قال أصحاب موسى إنا لمدركون ئێوەی ناڵێدا چ بکەم وەڵا هەر هەندەم پێ دەکرێت خۆ بایەنە بەحرێ دەفەرمێ کەلا ئین مەعی ڕەبی سەیەهدین نەخێر خوای گەورە لەگەڵمدایە ڕێگا چارەیەکم بۆ دەدۆزێتەوە بۆی دۆزیوە یان نا بۆی دۆزیەوە کەواتە خۆشەویستانم گەورەترین هۆکار و ئەسبابی سەعادەت بەختەوەری چییە؟ ناسینی خوای پەروەردگار حتا خوای پەروەردگار نەناسین بە ناسینێک کە شایستەی خوا بێ وەڵڵاهی نەتام و چێژ لە عیبادەت و خواپەرستی دەکەی وەنە ئاسوودەیی دڵ و دەرونیشمان بۆ دروست دەبێ بۆ تەماشا دەکەی فڵان کەس لە تۆ جوانتر و ڕێک و پێکترێک دنیا خەفەتی پێدەخۆی تەماشا دەکەی فڵان کەس لە تۆ قەڵەوتر خەفەتانی پێدەخۆی تەماشا دەکەی فڵان کەس لە تۆ لاوازترە خەفەتانی پێدەخۆی تەماشا دەکەی فڵان کەس لە تۆ باڵابەست بەرزترە خەفەتانی پێدەخۆی تەماشا دەکەی فڵان کەس لە تۆ دەوڵەمەندترە خەفەتانی پێدەخۆی تەماشا دەکەی فڵان کەس دەسەڵاتدارە تۆ بێدەسەڵاتی خەفەتانی پێدەخۆی یعنی هەر چۆنێکی بڕۆی وەچی کابرامان لێدەی هەر بۆ خۆشی دەڵێ کابرایەک دەچێتە لای دکتۆری ئەویش دکتۆر هەموو فەحسانی بۆ دەکات دەڵێ کاکە وەڵا هیچ عیبت نین بەس تو یەک عیبەتی خەفەتان زۆر دەخۆی بەس خەفەتان مەخۆ یەک کێشەتنی دەڵێ بەسەر چاودی هەر ئەوەندە
ئەوش دەچێتەوە فەقیرە تەماشا دەکاتن لە هێروەی گوندی گوێ درێژێک پەرژێنێکی قایم بێ لە بیسەران کەوتۆتە ناو قوڕێ و کلچی پێوە نییە ئەویش دەڵێ داوەرە دکتۆر دەڵێ خەفەتان مەخواخرە و گوێ درێژە یان نەکۆتۆتە قوڕێ گوێ درێژێک دەبێنێت کە کلچی پێوەنی دەڵێ دکتۆر دەڵێ خەفەتان مەخۆ باشە و گوێ درێژە بکەوێتە قوڕێ چۆنی دەربینین کە کلچی پێوە نەبیتن ئیوا خەفەت بە هەموو شتێکی دەخواتن ئینسانی ئیماندار ئەگەر خواناز بێ دەزانێ خوای گەورە تەقدیری معیشەتی ئەو ئینسانەی کردووە ئەوەندە شایستەی منە ئەوەندە شایستەی تووە ئەتۆ لەو چوارچێوە ئەو نیعمەتانەی کە پێداوی تاقید دەکاتەوە میش لە چوارچێوە ئەو نیعمەتانەی کە پێداوم تاقیم دەکاتەوە ئەتۆ کۆمەڵە نیعمەتێک شک دەبێ من شتیان نابم ئەمیش کۆمەڵە نیعمەتێک شک دەبم ئەوی دیکە شتیان ناباتن کەواتە کەسمان خالی نین لە نیعمەتەکانی خوای پەروەردگار بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ڕازی بین بەو نیعمەتانەی کە خوا لەگەڵی کردووین لەبەر هەندێش تەماشەکەن خۆشەویستانم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ ئەوانەی کە ئەسحابی ئیبتیلا و ناخۆشی و ناڕەحەتیەکان بوون لە دنیا ئەوانەی کە لە خۆشی و نیعمەت و خۆشگوزەرانیەکاندا ژیاون ئەوانەی کە ناڕەحەت نەبوون کە تەماشا دەکەن چ پاداشتێکیان هەیە ئەوانەی کە ئەهلی ئیبتیلا و تاقیکردنەوە و نەخۆشی و ناخۆشی و مەشەقەت بوون لە دنیا ئیماندار و موسڵمانەکان خوای گەورە چ پاداشتێکیان دەداتێ وەڵڵا دەڵێ تەمەنا دەکەن ئەوانەی کە لە ژیانێکی خۆش و بەلەزەت و تام و چێژ ژیاون کە خوای گەورە تاقی کردبانەوە گۆشتی جسم و جەستەیان هەمووی بە گاز بە پلایز بە مەقاس بە نینۆک بڕ پارچە پارچە لێکراباوە بۆی ئەو پاداشتیان دەستکەوتبایە بۆ ما عندكم ينفد وما عند الله باق ئەوەی کە لای ئێوەی کۆتایی دێەوەی لای خوایە کۆتایی پێنایەت لەسەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتا دەگەیت چەند قەڕن بوون 14 قەڕن تێپەڕیون وەنیا کاکە هەر کاکە 100 ساڵ بگەڕێەوە دواوە هیچ کەسێک نەماوە 100 ساڵ بگەڕێەوە دوا کەس نەماوە لەسەر زەوی هەموو مردوون جیلێکی نوێ هاتووە ئەو جیلەی کە ڕۆیشتون دەسەڵاتداری تێدا بووە دەوڵەمەندی تێدا بووە زاڵمی تێدا بووە مەزڵومی تێدا بووە مسلمانی ئەهلی تەقوای تێدا بووە فاسقی تێدا هەموو ڕۆیشتن بارگای یەک شت ماوەتەوە کار و کردەوەی ئەو ئینسانانە ئەو خەڵکە چۆن ژیاوە کەواتە خۆشەویستانم ئینسان ئەگەر بێوێ بەختەوەر بێ بە دوای بەختەوەری ڕاستەقینێدا بگەڕێ دەبێت لێوێ دەست پێ بکات لە مەعریفەت الله ئەوش بەڕاستی دەبێ تەماشای خۆمانکەین هەر یەک لە خۆیەوە دەزانێت چەند خوای دەناسێتن خوای ناسین کەیوە دەردەکەوە خۆشەویستانی خۆم لەو حاڵەتانە بە دەردەکەوێتن کە خوای پەروەردگار ئەمر و فەرمانەکانی پێفەرمووی داخۆ تا چەند لە ئاستی ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردگار ڕادەوەستین تا چەند ئەمر و فەرمانەکانی خوامان قبولە دەجێڕنەوە دەڵێن زەین العابدین ڕەحمەتی خوای لێبێ عەبدێکی بووە ئەو کاتێ عەبد و ئانە بوون عەبدایەتی شەر بۆ معلوماتتان ئیسلام منهەج و بەرنامەیەکی تێر و تەسەلی دانا بۆی عەبدایەتی نێڵێت بۆی بەندایەتی نێڵێت لەبەرەوەی تەماشا لە کەفاراتیش بەشێکی زۆری ئازادکردنی عەبد و بەندەکانە بەشێکی زۆری ئازادکردنی عەبد و بەندەکانە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشجیعی کردوین دڵسۆزانە بۆی کە مسلمانان عەبد و بەندەکانی خۆیان ئازادکەن و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسیەتی لێکردوین کە لەگەڵ عەبد و بەندەکانیشدا چاک بن ئاوی پێدا دەکات مەسینەی و کاتیش مەسینەکەی مس و ئەوانە بوون قڕز بوون وەکو مەسینە لاستیقانی منیە کابرا لەسەر جوێلاکانیشی لە هیچی لێ نێت دەڵێ کە مەسینەی پێدا کرد قەدەرە نەدەستی کەوتوتە خوارەوە سەری کەوتۆ سەری شکاندووە زۆر تووڕە بوو هەستاوە لێی ئەو ئاتەی بۆ خوێنتەوە والکاظمین الغیظ ئەو معریفەت الله ڕاست ڕقەکەی خۆی دەخواتەوە شەقێکی لێ نادا بڵێەوە کەظەمت غەیظی چونکە زاریوان سا تۆڵێ خۆ دەکاتەوە جاوە جێبەجێم کرد جێبەجێت نەکردێ کاک ئەو جا دەفەرمێ والعافین عن الناس دەفەرمێ عەفەوت عنک ئەوانەی کە خەڵکی عەفو دەگوتێ عەفوشم کردی دەفەرمێ والله يحب المحسنين دەڵێ و ئازادیشم کردی لە پێناو خوای گەورە چاکەکاری خۆش دەوێن سەریشکان بە یەک ئایەتی ڕقوچینەی پێدا مرکاندەوە خۆی پێ عەفو کرد خۆشی پێ ئازاد کرد
ئەو معریفەت اللهە. جاری وایەتێ دەزانم یادەکەیت و جار ڕاست با من حەق خۆوەرگرمەوە کاکە وەڵا نزانی. ئینسان ئەگەر شتێک من تەرەکە شەیئەن لله عوضه الله، هەر کەسێک شتێک لە پێناو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا واز لێ بێنێ، خوای پەروەردگار بۆی قەرەبۆ دەکاتەوە بە چاکتر و بە باشتری. لەبەرەوە ئینسان دەبێت لێوە دەست پێ بکات. ئەگەر ئینسان خوای ناسی ئەو کەونەش دەناسیتن، دنیاش دەناسیتن، وەتام و چێژ و لەزەتیش لە چ دەکا؟ لە تاعەت و عیبادەت و خواپەرستی دەکات. جبریل عەلەیهی سەڵات وەسەلام کە دێ بۆ خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ دەکات لە ناو سەحابەکاندا، کە پرسیاری ئیسلامی لێ دەکات، پرسیاری ئیمانی لێ دەکات، پرسیاری ئیحسانی لێ دەکات. قۆناغ و مەرحەلەی سێم ئیحسان کە پرسیاری لێ دەکات دەفەرمێ ئیحسان چییە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام؟ دەفەرمێ ئەن تەعبوده الله کەئەنەکە تەراه. دەبێ ئینسان ناکرێ، گەلێک جارێ دیش گوتومە، ناکرێ ئینسانی موسڵمان دینێکی وا وەرگرێ کە مەسەلەن وەکو عادەت و تەقالید، وەکو معتەقەد وەرنەگرێ، بە عیلمەوە وەری نەگرێ. برا خۆشەویستەکانی خۆم، ئینسان دینداری و موسڵمانیەتی تا نەبێتە عیبادەت و خواپەرستی، تا بە عیلمەوە نەچینە ناوی تام و چێژ و لەزەتی لێ ناکەین. لەبەرەوەش تەماشەکە تا ئێستانەکەش یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە سەرەتای نوێژی جەماعەت و ئەوانە تەسبیحاتی بەدەنگ کرد، هەتا ماوەیەکی خەڵک فێر بوو، کە فێر بوو وازی لێ هێنا، پێویست ناکە هەموو جارێ چکەی وایە لە سوننەت دایی وایە نوێژی تەواو نەکردووە و لێیان تێک دەی. ئێستاش دەگەدابی ئیواهێ 56 ساڵە نوێژێ دەکا نزانی لە سەفێ ڕاوەستیت، نزانی ڕاوەستی. کەواتە ئینسان ئەگەر خوای ناسی تاموچێژ و لەزەتەکەشی لێ دەکاتن، ئەو قۆناغ و مەرحەلەی ئیحسان مەعریفەت اللهە ئینسان وا لێ دەکا کە دەڵێ الله ئەکبەر، ئاوا کە ئەنەما تۆ تەماشای خوای پەروەردگار دەکەی تەبارەک و تەعالا. بەڵام یەقینتە کە لە دنیای خوای پەروەردگار نابینی، بەس یەقینیشت کە خوای پەروەردگار ئەتۆ دەبینیت. لەبەرەوە ئاگامان لەوەی دەبێ ئەگە ئینسان خوای ناسی دائیمەن هەست بە چ دەکا؟ بە ڕەقابەتی خوای پەروەردگار دەکات. دائیمەن ئەو ئاەتە دەکات تەڕەقیب لەسەر خۆی کە چ دەڵێ؟ ئەلەم یعلەم بئەن الله یەڕا، کە دەستمان بۆ خراپەیەکی برد کە ویستمان خراپەیەک بکەنێ، ئەو ئاەتێ دێتەوە بیرمان. ئەلەم یعلەم، ئایا نازانی؟ بئەن الله یەڕا، کە خوای گەورە دەتبینیتن، تو ئەو خوای کە دەیپەرستین بە حەق. هەر یەکێک لە ئێمە کە بێ گوناهێک بکە، هەر یەکێک لە ئێمە کە بێ تەماشەی سایتێکی خراپ بکاتن، دۆستێکی نزیکمان کە شەرمی لێ بکەین، نەک ڕەفیقێکی وەکی خۆمان کە مەسەلەن هەردووکمان خەریکە ویشە خراپەی بین خوا نەخواستە و پەرژینێکی قایم بێ. دۆستێکمان کە زۆر شەرمی لێ بکەین، تو ئەو خوای جورئەتمان هەیە تەماشەی بکەین؟ ها؟ جورئەتمان هەیە شتێکی خراپ بڵێین، جورئەتمان هەیە گوناهێک بکەین، تاوانێک بکەین نەبەخوا. باشە توخوا ئینسان ئەگەر وەی لێ هات شەرم لە دۆستەکەی خۆی بکا، لە برادەرەکەی خۆی بکا، شەرم لە خوانەکە، ئەو ئاەتە ڕەقیم نەبێ بەسەرماندا ئەلەم یعلەم بئەن الله یەڕا. کەواتە هێشتا ماومانە بۆ ئەو بەختەوەریە ڕاستەقینە و ئەو سەعادەتە ڕاستەقینەی کە خاڵی یەکەمە کە مەعریفەت اللهە، کە خواناسینە. خواناسین دەروی هەموو خێر و بەرەکەتێکمان لێ دەکاتەوە. خواناسین ڕزگارمان دەکات لە هەموو بیدع و خرافاتێک. خواناسین ڕزگارمان دەکات لە نیفاق. خواناسین ڕزگارمان دەکات لە ترس و لێوەلەرزی بەرامبەر زاڵم و ستەمکاران. خواناسین دەمان پارێزی لە زوڵم و ستەم و حەرام خواردن. بۆ چونکە ئینسان دەزانێت ڕۆژێک دادێ دەگەڕێتەوە بەردەستی خوای پەروەردگار لە هەموو کەبیرە و سەغیرەیەک خوای پەروەردگار لێمان دەپرسیتەوە. لە خوای پەروەردگار داواکارم کە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقبەتمان خێر بکاتن، ئیمانمان سەلامەت بکاتن، دامەزراومان بکاتن، وامان لێ بکاتن کە داهاتوومان لە ڕابردوومان باشتر بێ، چاکتر بێ، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانبرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. وا بە ئەوە ئینشاڵڵا و دەرسانە بکەینە دەرسی عەمەلی و دەرسی بۆی کۆی بەختەوەر بین.
زیاتر بخوێنینەوە لەسەر خواناسی، زیاتر خوای پەروەردگار لە ئايات و لە دروستکراوەکانی خۆی با لەو دروستکراوانە لەو ئاەتانەی خۆی خوای پەروەردگار چاکتر و باشتر بناسین. ئەو کاتێک کە خوای پەروەردگارمان چاکتر و باشتر ناسی، تام و چێژ و لەزەت زیاتر و باشتر لە خواپەرستیەکان دەکەین و معاملە و هەڵسوکەوت دەکەین کە بەرەو بەختەوەریەک و بەرەو سەعادەتێکی ڕاستەقینە بمان باتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.